الرحيم الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده. بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئامۆژگاری لە ئێوارێکی تر لە ئێوارەکانی ئامۆژگاری لە خزمەتانداین. بابەتی ئەم جارەمان بریتیە لە باس و بابەتی نوێژی ئیستیخارە. ئەمانەوێت بزانین ئیستیخارە واتای چییە و ئەم نوێژە چییە و سونەتە یاخود فەرزە و کەی ئەکرێت و سوودەکانی و دوعای ئەم نوێژە چییە و مانای ئەم نوێژە چییە، مانای ئەو دوعایی کە ئەخوێنێ لە نوێژەکەیە چییە، فەزڵەکەی چییە، هەتاوەکو ئەم نوێژە گەورەیە بە موسڵمانان ئاشنا بکەین کە معلومە لای زۆرێکتان الحەمدولله، بەڵام بیرخستنەوەیەکە بۆوانی کە ئەزانن و فێرکردنیشە بۆ ئەوانەی کە نایزانن یاخود لە بیریان چۆتەوە. ئەم پرسیارانە و کۆمەڵە پرسیارێکتر ئاراستەی میوانە بەڕێزەکەم ئەەکەم کە میوانداریمان کردووە، ئەویش بەڕێز و خۆشەویست مامۆستا عیرفان حەسەنە. مامۆستای خۆشەویست بەخێر بێت، سەرچاومان ئەرکت کێشا هەر لە سوار قڕنەوە بەخێر بێت هەتاوەکو شاری سلێمانی. مامۆستای بەڕێز و خۆشەویست، ئەمەوێت پرسیاری یەکەم بەو دەست پێ بکەم، واتای الاستخارە چییە؟ الاستخارة الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وعلى آله وصحبه من والاه. استخارة واتهرنا وكي خوي بخوي داواي هەڵبژاردن دەکەی کە خوای پەروەردگار بۆت هەڵبژێرێت. تۆ داوایەکت هەیە لە خوای پەروەردگار، ئیشێکت هەیە، شتێک هاتوۆتە پێش، نازانی کامیان بکەین، داوا لە خوای پەروەردگار دەکەی کامیان خێری پێوەی ئەویان بۆ هەڵبژێرێت، ئەویان بۆ بهێنێت پێش، کەواتە داوای هەڵبژاردنێک دەکەی لە خوای پەروەردگار کە خوای گەورە بۆت بکات، ئیشەکەت بۆ بکە، بۆ ئەوەی ئەو ئیشەی کە تۆ بەنیازی کە نازانی بیکەی خێریانەیکەی کە بچی بۆ ئەو سەفەریانەچی، هەموو ئەو شانی کە دێتە پێش لە ژیانی ڕۆژانەماندا، داوا لە خوای گەورە دەکەین بۆ من هەڵبژێرێت، کامیان خێرە بۆ دین، بۆ دنیا و بۆ قیامەتمان. بەڵێ مامۆستای بەڕێز، ئەم نوێژە حکومەکەی لە شەریعەتی خوایە لە کام قسمی نوێژانەیە؟ لە سونەتەکانە یاخود لە فەرز واجبەکان؟ لە نوێژە واجبەکان نییە، لە نوێژە نەوافیلەکانە، لە سونەتەکانە. ئەو نوێژەیان کە واجب نییە لەسەر موسڵمان بیکات، بەڵام سونەتە بیکات. هەروەکو کە لە فەرمودەکە هاتۆ جابر دەفەرمێت پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام كان يعلمنا الاستخارة كما يعلمنا سورة القرآن. فێری نوێژی ئیستیخارەی دەکردین، دوعاکەی ئیستیخارە هەروەکو چۆن فێری سوورەتێک لە قورئانی دەکردین، کەواتە فێربوونەکەی بۆ خۆی باشە و سونەتەوە فەضلە. بەڵام دەفەرمێت ئەگەر کەسێک ویستی نوێژەکە بکات، إذا هم أحدكم فليركع ركعتين من غير الفريضة، بعد ركعة السنة كات لغير فريضة، كواتن نوێژەکە نوێژی فەرز نییە و بگرە لەوەش لی تێدەگەین لەگەڵ نوێژە فەرزەکەش دروست نییە، بڵێ من نوێژە فەرزەکەم کرد دواتر دوعاکە دەخوێنم. کەواتە پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام فەرمووی هەر کەسێک بەنیازی نوێژی ئیستیخارە بوو با دوو ڕەکەعەت کات غەیری ئەو نوێژەی کە فەرزە لەسەری، دوو ڕەکەعەت نوێژی سونەت بکات. ئەگەر کەسێک چۆن ناو مزگەوتەوە ویستی دوعای نوێژی تەحیەت المەسجد بکات لەگەڵ ئیستیخارەکەش بەیەکەوە بیکات، ئەوە ئیبن عوثەیمین دەفەرمێت دروستە و دەفەرمێت کاتێک کە چووی ناو مزگەوتەوە لە باتی تەحیەت المەسجدەکە لە جێی تەحیەت المەسجد کە تۆ نوێژی نیوەڕۆ بوو، دوو ڕەکەعەتەکەت بۆ نیوەڕۆکەت سونەتەکە یان نوێژی ئیستیخارەت کرد، دروستە لە هەردووکیان بەیەکەوە جەمع بکەی تەحیەت المەسجدەکە لەگەڵ نوێژی ئیستیخارەکەت، دواتر دوعاکەی تێدا بخوێنی. مامۆستای بەڕێز، ئایا ئەم نوێژە کە ئەکرێت ئەو ئاماژەت پێکرد کە دوو ڕەکعەتە و نوێژەکەش سونەتە، ئایا کاتی بۆ دیاری کراوە لە کاتی شەو ڕۆژە لە شەوا بکرێت، لە ڕۆژە بکرێت، چ کاتێک خێرترە بکرێت، یاخود هەر کاتێک بکرێت هەر دروست و ڕێگە پێدا؟ هەروەکو نوێژە سونەتەکانی کە سونەتە مطلقەکان لە هەر کاتێکدا بکرێت، بۆ نمونە تەحیەت المەسجد تۆ دەچتە ناو مزگەوتەوە چ کاتێک تەحیەت المەسجد بکەی، چ کاتێک نەهی لێکراوە نەخێر. کەواتە نوێژی ئیستیخارەش لە هەر کاتێکدا شەو بێ یا ڕۆژ بێت، تەنها هێندێک زانان دەفەرمون ئەو سێ کاتێک کە نەهی لێکراوە کاتی دەرکەوتنی خۆر لە بەرەبەیان لەگەڵ خۆر ئاوابوون، لەگەڵ کاتێک کە ڕۆژ دەگاتە ناوەڕاستی ئاسمان و پێش زەوال، ئەو سێ کاتە کە نەهی لێکراوە دەفەرمون لەو کاتانەدا نوێژی ئیستیخارە نەکەی. و هێندێک لە زانان پێیان وایە ئەگەر شتەکە زەڕورەتە جار هەیە تەحیەت المەسجدە یان هەر شتێکی کەیە، ئەگە ئەو کاتانەش پێیان وایە کە دروستە، کەواتە
لە هەر کاتێکدا بێ ئینسان کە شتێکی وا هات بە خەیاڵ دەکە نیەتی ئەوەی هەیە نوێژی ئیستیخارە بکە سەفەرێکە یا معاملەیەکە یا زەواجە یا هەر شتێک بە خەیاڵی دابێت لە بینی دووڕیانێک بێت ئەو کاتە بە دوورکەعات نوێژەکەی بکە و دوعاکەی تێدا بکات کراوەیە لە بەردەمی هەر کاتێک بێت والله ئاعلم. پاداش باتەوە مامۆستای خۆشەویست. مامۆستای بەڕێز ئاماژەشت بۆت کرد کەواتە ئەم نوێژە تایبەت نییە بە کارێکی شەرعی بۆ نمونە کارێک بکەرە وەکو چۆن لە عیبادەتەکان بێ بیکەم یان نیکەم بۆ کارە دنیایەکانیشە خان و کڕینە فرۆشتنە زەواجە ئەم بابەتانەیە گرێتەوە بێگومان. تەأکید وەکو چۆن لە قەولەکەی جابر ڕزای خوای پەروەردگار لێبێ دەفەرمێ كان يعلمنا الاستخارة في الأمور كلها لە هەموو ئیشێک پێغەمبەر عەلەیهی سەڵام وسەلام فێری ئیستیخارە کرد کەواتە بۆ هەر شتێک کە گرنگ بێ بۆمان کاریگەری هەبێ لەسەر ژیانمان لەسەر مەعاش و وەکوڵی هۆکارەکانی ژیانی ئێمە هەر شتێک کە کاریگەری هەبێ لە ژیانمان ئیستیخارەی بۆ دەکرێت تەنها وەکو جەناب ئیشارەت پێکرد تەنها بۆ عیبادەتەکان نییە بەڵام ئەوەیە کە ئینسان لە بینی دوو ڕیانێکدا بێت یان قەلق بێت لە شتێک ئەگەر قەلقیش نەبێت بەڵام نیەتی شتێکت هێنا کە بیکەی معاملەیە سەفەرە تیجارەتێکە هەر شتێکە کە تۆ نیەتت هێنا کە ئیستیخارەکەت کرد خوای پەروەردگار ئەوەیان خێرە کە دەیهێنێتە پێش بۆ تۆ ڕێکی دەخابۆت کە خێری پێوەیە ئەویان لێ دوور دەخاتەوە کە خێری پێوەنێ کەواتە بۆ هەموو ئیشێک بۆ هەموو شتێکە بەلای تۆ بایەخی هەبێت کاریگەری هەبێت لەسەر ژیانت بایەخی هەبێت لە ژیانتدا ئیستیخارەی بۆ بکەی بەڵێ لە هەموو کاتێکدا و لە هەموو کارێکدا. خوا پاداش باتەوە. مامۆستای بەڕێز بێگومان ئەم نوێژە تایبەتمەندیەکەی بەوەیە کە کۆمەڵە دوعایەک ئەنجام بدرێت کە لە نوێژەکانی تران نییە کە دوعای ئیستیخارەی پێوترێت ئەمانەوێت ئەو دوعای ئیستیخارەیەمان بۆ باسکەی و بینەرانی بەڕێز بزانن کە ئەو دوعایە چییە و چۆن لەبەری بکەن و هەروەها چۆن واتای ئەم کەلیماتانە بزانن کە پێغەمبەری خوا فێری کردوون عەلەیهی سەڵات وسەلام. عەلەیهی سەڵات وسەلام. چۆنێتی دوعاکە ئەوەیە کە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام فەلیصەلی ڕەکعەتەین بە دوو ڕەکعەت بکات لە دوای دوو ڕەکعەتەکە زانایان دەفەرمون باشتر وایە لە ناو تەحیاتەکەدا بیخوێنە دوعاکەی کە باسی دەکەین دوعاکە یا لە ناو تەحیاتەکە بیخوێنە یا ئەو تا کە سەلامی دایە و دوای سەلامدانەوەکەی توێنێ خەڵک لەوەی بڵێ لەبەرم نییە یان قورسە بووم حتا ئەگەر لەسەر کتابەکەیش بیخوێنێتەوە کە لە زۆر کتابەکانی دوعادا هەیە بۆ نمونە قەڵای موسڵمان لەوێشدا هاتووە و هێناوێتی کەواتە تۆ کتابەکەش بەدەستەوە بە دوعاکە بخوێنی هەر دروستە کە دوای ئەوەی سەلامت دایە و لە نوێژەکە دەرچووی ئەو دوعاە بخوێنە اللهم إني أستخيرك بعلمك وأستقدرك بقدرتك وأسألك من فضلك العظيم فإنك تقدر ولا أقدر وتعلم ولا أعلم وإنك أنت علام الغيوب داوى لخواي پروردگار دكي إني أستخيرك بعلمك خواجا من علم النية داوات لدكم بعلمي خود توبم هالبجيري أستقدرك بقدرتك داوات لدكم بقدرته توانا ودا صلاتي خود تو أو كارم بو هالبجيري وأسألك من فضلك العظيم داوي فضلك لدكم فضلي خود خوايا جان فإنك تقدر ولا أقدر وتعلم ولا أعلم تو دتواني من ناتوانم أو إشاء كبيت بيش تو دتواني الريكي خي بيت بيش بومن بلا من ناتوانم إشاء كالريخم وتعلم ولا أعلم تو ديزاني عاقبتك خير يا بس من نايزانم إنك أنت العلام الغيوب خواجن تو علام الغيوب اشتشار وكان لايتو همو أشكرايا من شارزاني من نازانم اشتبنهانو نهينيكا من نايزانم أو بيغمر ولا فرمي عليه الصلاة والسلام كواتا خالك عقيدي إنك أنت علام الغيوب تعلم ولا أعلم بيغمبر بفرمي من نازانم بەڵام لەوەیە خەڵکێکی جاهیل بڵێ پێغەمبەر هەموو شتێکی زانیوە بۆ خۆی دەفەرمی نازانم تۆ دەیزانی من نازانم تۆ علام الغیوبی شتە شاراوەکان بەلای تۆ هەمووی ئاشکر هەیە بەڵام پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام من نایزانم بەڵام خەڵکێک بوختانی بۆ دەکا دەڵێ هەموو نهێنێک لای ئەو ئاشکرایە هەموو شتێکی زانیوە ڕاست ناکە ئەو تا پێغەمبەر بۆ خۆی عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ واشمان فێر دەکا دەفەرمێ ئێوەش وا بڵێن کەسێک کە گوتی من غەیب دەزانم بڵێ درۆ دەکەی بڵێ دەزانم داهاتووی تۆ چێ بڵێ درۆ دەکەی
چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرموویەتی من نایزانم ئەی تۆ چۆن دەزانی کەواتە تۆ لە چ مرتبەیەک خۆت دەبینیەوە لە پێغەمبەر لە پێشتر بی عەلەیهی سەڵاتو وەسەلام کە بڵێ من دەزانم کەواتە نازانی کەواتە دوعاکە بەو شێوەیە فإنك تقدر ولا أقدر وتعلم ولا أعلم وأنت علام الغيوب خواجن تۆ شتە شاراوەکان لای تۆ ئاشکراو ڕوونە اللهم إن كنت تعلم أن هذا الأمر ناوەکەی دەهێنی خواجن تۆ باشتر دەزانی ئەو ئیشێک کە من بەنیازم بیکەم ئیشێکە جانا دەفەرمێ ويسمي حاجته ناوی شتەکەت داواکاریەکەت دەهێنی بۆ نمونە کەسێک بەنیازی زەواجە کە دوعاکەی کرد بڵێ ئەو زەواجە ئەگەر بە کوردیش بڵێ مامۆستا بە کوردیش بڵێ عەرەبیەکە لەوەی قورس بێ لەسەری بە کوردیەکەیشی بیڵێ بە کوردی بیڵێت هەر دروستە چکە خوای گەورە دەزانێت دڵەکان چی تێدا و داواکاری چیە ئەو عەبدە بە کوردیش بیڵێ هەر دروستە اللهم إن كنت تعلم أن هذا الأمر خير لي في ديني ومعاشي وعاقبة أمري ئەوەی کە خوای گیان تۆ باشتر دەزانی کە خێری پێوە ئەو ئیشەی کە من بەنیازم بیکەم خێری پێوە بۆ دینەکەم دین لە پێش هەموو شتێکە خير لي في ديني ومعاشي بۆ ژیانم وعاقبة أمري بۆ کۆتایی ئیشەکەژم ئەگەر خێری پێوەیە خێر لەوەدا ئەو ئیشەی من ببێت ولا ڕیواەتی کە هاتووە عاجلی ئەمری و ئاجلیه پەلەو نزیکەکەی ئەو ئیشەی کە من بەنیازم لە نزیکەوە ببێت زووتر ببێت فاقدره لي ويسره لي خواجن بوم تقدير كي او ايشم بو بهين تبيش ويسره لي بوم اسام بكي خلقك كي جاري دي ما مستخوا دعاء بو كبنيازي ايشكم اي بو خودنا شي دعاء كبكي پیغمبر عليه الصلاه والسلام فرمان لك دا فرمي برو بو خود نوجي استخاره بك ما تسولمو او دعاء بكي بنيازي ايشكم تخوا دعاء مكبزانا اگر خير بي خوي غور بو اسانك او دعاءش باشا بمسلمانان بلاي بلام خوش لبير نسيت خۆ لەبیر نەچێت بۆ خۆت دوعاکەی خۆت لە پێشترە چکە زانایان دەفەرمون کەس ناتوانێت لە جێ کەس نوێژی ئیستیخارە بکات دەی بۆ خۆی بیکە ئەو کەسە کەس نیابەت لە جێ تۆ کەس ناتوانێت بچێت نوێژی ئیستیخارە بکات بۆ خۆی با نوێژی ئیستیخارەکە بکات ئەو دوعای کە تۆ دەیکەی فاقدره لي ويسره لي ثم بارك لي فيه خوا گیان بۆم ئاسان کەی بۆم بهێنیتە پێش لەسەرم سووک و ئاسان کەی و ئەگەر بوو ئیشەکە مبارەکیشی کەی بۆم ثم بارك لي فيه بوم مبارك كي لم بيروز كي مبارك كي واتر بركة خيت ناويوا كبو إيشكا دواتر بركتش بكيوت ناويوا أجر نبو وإن كنت تعلم أن هذا الأمر شر لي في ديني ومعاشي وعاقبة أمري خواجن تو باشر دزاني أجر أو شيء من بنيازم كوتايا كي خرابة بو دينم بو جيانم بو كوتاي إيشكم فاصرفه عني واصرفني عنه خواجن ليم دور خوا أو إيشا منش لو دور خوا ثم رضني به ضليشم بي رازيكي ودفرمي واصرفني عنه واقدر لي حيث كان واقدر لي الخير حيث كان خواجن أوي خير بوم تقدير كي كواتا أجر خرافة ليم دور خيوا منش لو دور خيوا وتقديري تو أوي كتو ريشي دخي خير كم بو بهين تبيش شو من نازم خير يعني أجر نش بيت ظلم بي رازيكي واقدر لي الخير حيث كان ثم رضني به ضلي شم ثابتك ورازيك بي بو حكمك تودات بو إشيك بيت بيجيانية بيشك اليد دور خصم وكنبو ظلم رازيكي ظلم بوا سكناي بيت كتوبوت هالبجاردو كتوب بود اختيار كردوم ديار خيري بيونيا شو خود داوي اوت كد خواجن كخيري بيونا بي لم دور خيوا تو دعاكت كرد كخواي جور لي دور خستيو ايشك نبو زور مشكت بسريو زنجال نكي زور خفتي بونا خوي بونا بو او دعاء يمكرنا بو ثم رضني ثم رضني بقدرك بلا دواتر ظلم ثابت كي ورازيم كي بو قدرك هاتو تبيش كتو بريار لسر داوا منش داوام كرتو بريارم بو بدي خوا پاداش مامۆسای بەڕێز ئاماژەت بۆ کرد کە هەندێک لە زانان فەرمیانە لە دوای تەحیات بۆی بینەران ڕوونتر بێ لایەن ئایا دوای تەحیات واتە دوای ئەوەی کە سەڵاواتی ئیبراهیمیاندا پێش ئەوەی سەلام بنەوە بخوێنن هەردوو لاکەی هەردووکی دروستە پێش سەلامدانەوە کە دوعاکەت تەواو بوو دوعای ناو تەحیاتەکەت پێش سەلامدانەوە ئەوە ئەولاترە چونکە دەفەرمێ هندي لزانا فبيم سيغلا كسيك دعاء دكار لنا ونوجكي دعاء ناكات او كاتتو برامبر خوي پروردگاري
نزیکترین کاتی کە تۆ لە خوای پەروەردگار و نزیکی وە داوای لێ بکەیت لەناو نوێژەکەت دوعا بکەی ئەولاتر و باشترە بەڵام کە کەسێ نەتوانێت یا لەبەری نەبێت بۆی قورس بێت ئەوە دوای ئەوەی سەلامی دایەوە لە نوێژەکە دەرچوو ئەو کاتە کتابەکەی هەڵبگرێت یا دوعاکەی بکات دروستە ئەویشیان زانان دەفەرمون هەردوو لای هەر دروستە. بەڵێ خوا پاداشی خێر باتەوە. مامۆستای بەڕێز ئایا کەسێک بیوێت کارێک بکات ئەم سەڵات الاستیخارەی کرد ئەم نوێژی ئیستیخارەی کرد بەڵام هەریەک لای نەبەوە دوای نوێژەکەیش ئایا تا چەند جار بووی هەیە کە دووبارەی بکاتەوە یاخود دووبارەکردنەوەی تیایان هەریەک جارێکیت و کۆتایی پێهێنیت؟ دووبارەکردنەوەیشی هەیە تاوەکو ئینسان دڵی ساغ دەبێتەوە لەسەر بڕیارێک وەکو زانان دەفەرمون ئەوکو هێندێک خەڵک باس دەکات نوێژی ئیستیخارە ئەوە نییە کە تۆ نوێژی ئیستیخارەکەت کردواتر هەر لە جێی خۆتەوە خەوێکت بەسەردا دێت لە خەوەکە پێت دەڵێن ئایا ئەو ئیشە بکەیەمەی کە خەوێک دەبینی یا کە هەستایە و دڵت لەسەر ئەو ئیشەیە ئەوە لە فەرموودە نەهاتووە. بەڵام ئەوەی کە ئینسان دڵی لەسەر سابت بوو یان کە دڵیش لەسەر سابت نەبوو ئەو ئیشەی کە تۆ بەرەو ڕووی دەڕۆی بە ظاهیرەن تۆ بەنیازی ئیشەکە بکەی بڕۆ پێش لە ئیشەکەت کە خوای گەورە ڕێکی خست ئیشەکەت ببێ خێری پێوە بێت بۆت ئاسان دەکا و دێتە پێش کە خێری پێوە لەسەر قورس دەکات تاوەکو دووری دەخاتەوە کەواتە ئەو کاتە تۆ بزانن مادەم نوێژەکەت کردووە و داوات لە خوای پەروەردگار کردووە بۆت هەڵبژێرێت بزانە کامیان هاتە پێش تەقدیری خوای گەورە لەسەر ئەوە بووە کەواتە دووبارەکردنەوەیشی هەیە تاوەکو دڵت سابت دەبێت لەسەری. لە حەدیثێکی ضعیف هەیە بەڵام سەنەدەکەی ضعیفە کە پێغەمبەر عەلەیهی سەڵام وسەلام بە ئەنەسی فەرموو بێت ئەی ئەنەس کە ویست نوێژی ئیستیخارە بکەی بڕۆ دووبارەیکەوە هەتاوەکو قەدەرەکە دێتە پێش و خوای گەورە کامی وتو بەڵام حەدیثەکە ضعیفە بەڵام زانایان دەفەرمون نوێژی ئیستیخارە دووبارە و سێبارە و چەندبارەی هەیە هەتاوەکو دڵ لەسەری سابت دەبێت ئەوەش دروستە و واردە. والله ئاعلم. بەڵام یەک کەوانەیەک لەوانەیە هەندێک ئافرەتان بەتایبەت ئەوانەی کە لە عادەی مانگانەدان و ئیشەکە جار هێز زەڕورەتە لەو کاتەدا بیکات ئایا بۆ ئەو کەسە چۆنە بۆ ئەو ئافرەتانە نوێژەکەی بکە نابێ نوێژکە لەو کاتەدا ئیشەکەیشی زەڕورە پێویستی بە ئیستیخارەکەیە زانایان دەفەرمون تەنها دوعاکەی بکات نوێژەکە نەکات تەنها دوعاکە بکە ڕوو لە خوای پەروەردگار کە دوعاکەی بکات یان دەفەرمون زانان هەندێک جار هەیە لە سەفەری لە ڕێگای لە شوێنێکی ئیشەکەت وایە مەجالی نوێژکردنەکەت نییە فریان ناکەی بڕیارێکە دەبێت ڕاستەوخۆ وەڵامان بدەیەوە ئەو ئیشە دەکەی یان ناکەی ئەو معاملەی دەیکەی یان ناکەی بە ئاونا وەڵامێک بدەیەوە زانان دەفەرمون بۆ ئەویش کە ئاوا حاڵەتەکەی زەڕورەتە تەنها دوعاکەی بکات حتا دەفەرمون کەسێک کە ناتوانێت نوێژەکەی بکات و دوعاکەیشی لێبەر نییە بەس هەر ئەو بەشی کۆتایەکەی اللهم إن كنت تعلم أن هذا الأمر بە کوردیەکەیشی بڵێ خواجیان ئەو ئیشەی کە من بەنیازم بیکەم تۆ بۆم هەڵبژێری ئەگەر خێری پێ بۆم ئاسانکەی و ئاسانێکەی بووی و کام خێرە ئەویانم بۆ بهێنیتە پێشەوە بەو شێوەیە دوعاکەت بکەی دەفەرمون ئەویشیان ئینشاءالله خوای گەورە بۆی دەنووسێت. خوا پاداش باتەوە. مامۆستای بەڕێز ئایا هەر تابعی سەڵاتی ئیستیخارەیە کە لە دوای نوێژە ئیستیخارەکە ئیستیشارە و پرس بە کەسانێکی ئەهل بکەیت لەو بابەتەیە کە ئەتەوێت بیکەیت یان نا یاخود ئەمە شتێکی جیاوازە؟ شتێکی جیاوازە چونکە دەفەرمە دوو شتی لێک جیاوازن. نوێژی ئیستیخارەکە ئەو فەرموودەی لەسەر هاتووە ئیستیشارەکە لە ئاەتە لە قورئاندا خوای پەروەردگار باسی ئەوی کردووە بەڵام فەرموودەیە کە باز دەکەن ما ندم من استخار وما خاب من استشار ما ندم من استخار ما ندم من استشار ما خاب من استخار دەفەرمون زانان ئەو حەدیث نییە بەڵام معناکەی ڕاستە حەدیث نییە بەڵام واتاکەی ڕاستە چۆ کەسەی کە ئیستیخارە دەکات خوای گەورە بۆ هێڵەبژێرەوە و هێندی لە زانە دەفەرمون ئەوەی کە من بۆ خۆم دەمەوێت هەڵی بژێرم بۆ چوونی خۆمە من ئەو سرم لێوە دیاری نازام خێریان نا بەس کە داوام لە خوای پەروەردگار کرد کە ئەو بۆی هەڵبژاردم دڵم زۆر سابتترە چکە دڵنیامە ئەوەی کە خوای گەورە بۆم هەڵدەبژێرێ زۆر باشترە لەوەی کە بۆ خۆم هەڵی بژێرم کەواتە پەشیمان نابێتەوە ئینشاءالله. ما ندم من استخارە یا ما خاو من استخارە پەشیمان نابێتەوە و ئەوەش کە ئیستیشارە بە خەڵکی دەکات ئەو لە قورئاندا خوای گەورە فەرمێ وشاورهم في الأمر وأمرهم شورى بينهم شورى كردن برس وراوش كردن بلا أوشان واردة وشيء باشا إنسان برس بأهل اختصاص بكات بأو كسيكا اختصاصي لو إشي كتو بنيازي بكي لو كسب برسك جيسي قومت ماند بيت. بلا ما مصيب الرئيس أجر كسيك استخاري كرت
دوایەوە ئەو شتە هاتە دڵی کە لەسەر شتێک دڵی سابت بوو جا بەکردن بەیان نەکردن و دوایی ئیشەکەی کرد بەڵام زاهیری دنیاییەکەی وا نشکایەوە بەخێر بەسەریە ئامۆژگاریت بۆ ئەوانە چییە؟ یعنی ئایا ئەبێت گومانی خراپ بەخوای پەروەردگار برن یاخود بەو دوعا یاخود بەو سونەتە برن؟ لا والعیاذ بالله ئینسان نابێ گومانی خراپ بێت چکە تۆ یەکەم شت کە داوات کردووە اللهم إن كنت تعلم أن هذا الأمر خير لي في ديني خير فيه بو دينكت أو جبو معاش دنيات أو بو عاقبتك وتعيشت كواتا دينكت أو لا ترى ڕەنگە تۆ نەیبینیت بس لوانەیە ئەو ئیشەی کە تۆ بەنیاز بووی کە هاتۆتە پێش و خۆی گەڕێکی خستووە بەڵام تووشی خەفەت بووی کێشەیەکت هەیە لەوانەیە کێشەکەی تۆ ئەگەر تەمەنت لەگەڵ ئەو ئیشە بڵێن زەواجێک لەگەڵ ئەو زەواجە 20 ساڵ تەمەن بوو بێت لەوانەیە هەمووی ساڵێک تۆ لە ناخۆشی دابووبی ئەی 90 ساڵێکی بۆ حساب ناکەی کە ئەو خێر بوو ئەو 90 ساڵەیە هەندێک جاریشێ بەهۆی تاوانەکەی خۆمانەوە کە تووشی هەڵەیەک دەبین تووشی شتێک دەبین کێشەیەک دروست دەبێت لە بینی خۆی و خێزانەکەیدا هەڵەکەی خۆیەتی تاوانەکەی خۆیەتی بەسەرێشکاوتەوە با لەسەر نوێژەکە حسابی نەکات یا جار هەیە لە ڕووی دنیاوە وەکو باست کرد زەرەری کردووە بەس لە دینەکەی و زەرەری نەکردووە کەواتە تۆ داوات کردو لە خوای پەروەردگار ئەگەر خێری پێوەی بۆ دینەکەت سەرەتا ئەو زار بۆ ژیان دنیات کەواتە تۆ لە دینەکە زەرەر نەکردو ئەوە گەورەترین دەستکەوتە کە تۆ لە دینەکە زەرەر نەکردووە چونکە ئین الخاسرین الذين خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة أو خسارەتمەندی گەورەیە کە لە قیامەت ئینسان خۆی و ماڵ و منداڵ و هەموو کەسێک بدۆڕێنێت خۆشی بدۆڕێنێت دینەکەی دۆڕاند بێت ئەو خسارەتمەندی گەورەیە بەس کە ئینسان دینەکەی سەلامەت بێت اللهم لا تجعل مصيبتنا في ديننا دعاء پیغمبر أبو عليه الصلاة والسلام مصيبت نكوت دينك مانوا كتو دينك سلامت بو ها دعاء كردي زور جوان هيا دل خوای ایمان السلامت بيت كاتك كسي سلام لكسي دكات دعاء بو ايمان السلام باشترين دعاء كوات ايمان سلامتي باب خينا با بيش سر سلامتي كو خلق يلا سر سلامت بي والله ايمان سلامت بي ايمان سلامت زور او لا ترى چكا سر سلامتي جنو للدنيا كإيمان سلامت بلا قيامته سلامة السر ماله همو شيء كسلامته بس كلا دنيا دا سر سلامت بس دين السلامة نبيت أو همو إذا دورنا كسوكارا كش دورنا لنا جهنم فنا بخوي فرود ما بعد شباته ما مصيب خوش أما برساري بكم برساري أخير ما مصيب خوش كإما أم نيو جمان هبيت أم دعاء مان هبيت وداول خوي فرود قال كين كهمو شيء بدس أو بوشي أبيت خلكانك لە پیاوان بێت یاخود لە ئافرەتان کە لە ئافرەتانە زیاترن بۆ کاتێک بیانەوە ئیشێ بکەن بۆ من زەواجێک یاخود کەسێک بێ معاملەیەک کارێک لەمانە بکە ئەڕۆنە لای ساحیرەکان لای جادوگەرەکان نوشتیان بۆ بکەن سەیری فنجانیان بۆ بکەن وەکو چۆن لای قاوەگرەوەکان سەیری دەستیانەکەن ئەڵێ ئەگەر ئەو شتە بکەی ئاوات بەسەر دێ ئاوات بەسەر نایێت تۆ فڵان کەس ڕقیە دەفڵان کەس خۆش تێوێ داهاتوو بە بخێنێتەوە ئایا ئامۆژگاری چییە بۆ کەسانی کە ڕوو ئالەمانە ئەکەن و وەزەرری چییە بۆ دینەکەیان بۆ ڕووناکەن لە سونەتەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام صلی الله علیه وسلم بەداخەوە زۆر بەداخەوە لە ڕۆژگارێک دەژین سونەتەکان ئیهمال کراون پشتگوێ خراون بەڵام ئەو شتانەی کە زەرەری لە دین دەدات زۆر ڕەوازی پێدراوە لە ناو خەڵکدا زۆر باوە پەنا بەخوای پەروەردگار بەڵێ خەڵکێکی زۆر کە موشکیلەیەکی هەیە کێشەی زەواجی هەیە کێشەی تەلاقی هەیە مشکلی عائیلەی هەیە حتا معاملە و تیجارەتی هەیە دەچێتە لای فاڵگرەوەکان دەڵێت خوا داهاتۆکەم بۆ بخوێنەوە بزانم داهاتۆکەی من چۆنە بزانە ئەو ئیشەی بەنیازم بیکەم سەر دەگرێت بزانە عاقبەتەکەی چۆن دەبێت خێری تێدایە شەڕی تێدایە هەموو ئەو پرسیارانە کە ئەسڵەن بۆ خۆی درۆیە کە ئەو ناتوانێت هیچ لە غەیب نازانێت داهاتوو بۆ تۆ بخوێنێتەوە چکە داهاتووی خۆی نازانێت ئەگەر داهاتووی خۆی زانی بە لەوانەیە ئەو ئیشەی نەکردبایە بەدڵنیاییەوە دینەکەی خۆی لەدەست دەدات ئەو کەسێک کە ئیشەکە دەکات ئەوە کافر دەبێت و ئەوەش کە دەچێت بۆ لای ئەویش کافر دەبێت من ئەتا کاهنا أو عرافا صدقه بما يقول فقد برئ مما أنزل على محمد کە بڕوای پێ بکات لەو دینە بەری دەبێت پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی سڵات وسەلام کە بچێت بۆ لای کاهین و عرافەکان شوێن هەڵگرەکان منجیمەکان ئەوانەی کە لە هەواڵی داهاتوو بەحساب لە مستەقبل بۆ دەخوێنێتەوە داهاتوو بۆ دەخوێنێتەوە ژیانت دەخوێنێتەوە بورجەکەی تۆ دەخوێنێتەوە هەموو ئەوانەی کە بەو ناوانەوە دانیشتون پارە پەیدا دەکەن ئەوانە خۆیان کافرن ئەوەش کە دەچێت بۆ لایەن پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سڵات وسەلام ئەوانیش کافر دەکات کەواتە ئینسان کە بگەڕێتەوە بۆ سونەت
چەند فەزڵێکی دەست دەکەوێت یەکەم لە کوفر پارێزراوە دینەکەی نادۆڕێنێت دووەمیان داوا لە خوای گەورە دەکەی کە شتێکت بۆ بکات کە تۆ دەسەڵاتت نییە کە لە علمی تۆ دانی خوای گەورە بۆ هەڵبژێرێت کەواتە هەموو ئەوانە تەنها لە نوێژی ئیستیخارە دەست دەکەوێت کە تۆ داوا لە خوای پەروەردگار کە ئیشەکەت بۆ هەڵبژێرێت خێر بێ یان شەڕ بێ کەرێت دوورخاتەوە ئەو کاتە دڵیشت مرتاحترە و ئارامترە و تۆ دەستکاری شتێکت نەکردو کە دینەکەت لە دەست بدەی پەنا بە خوای پەروەردگار وەسیقە و متمانەت بەرامبەر خوای گەورە ئەوەندە زۆرە ڕازی بەو ئیشەی کە خوای گەورە بۆت هەڵدەبژێرێت کەواتە ئەو پەڕی متمانەی بەرامبەر بە خوای پەروەردگار کە ڕازی بۆ قەدەری ئەو بهێنێتە پێشەوە والله پەروەردگار پاداش خێر باتەوە مامۆستای خۆشەویست بە خێراتن دەکەین ئەرکت کێشە خوای پەروەردگار پاداش خێر باتەوە و بیخاتە تەرازووی چاکەکان بە ڕۆژی قیامەتە بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ئامۆژگاریەکانی مامۆستای خۆشەویست ئەوە تێگەیشتین کە ئەم نوێژە هیچێکە لە نوێژە سونەتەکان و هەروەها لە هەر کاتێکا ویستمان کارێک بکەین لە کارە دنیاییەکان بێت یاخود لە کارە دینیەکان بێت ئەم نوێژە ئەنجام بدەین و هەروەها هەوڵ بدەین کە ئەو کتابانەی کە ئەو دوعایی تێدا بەدەستی بهێنین و لەبەری بکەین و لە ماناکانی تێبگەین و هەروەها بۆمان هەیە چەند جار ئەم دوعایە ئەم نوێژە دووبارە بکەینەوە بۆیە با ڕوو لە سونەتی پێغەمبەرەکەمان بکەین عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی کە کڕینێک فرۆشتنێک معاملەیەک زەواجێک هەر بابەتێک لەمانەی ئەوێت با داوا لە خوای پەروەردگار بکات ئەو دوعای پێغەمبەری خوا فێری کردوین عەلەیهی سەڵات وسەلام ئەوە بخوێنێت با ئافرەتەکانمان خێزانەکانمان کچەکانمان خوشکەکانمان ئامۆژگاری بکەین و فێری ئەم نوێژیان بکەین وەکو چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن هاوڵانی پێش فێری سوورەتێکی قورئانی کردن ئاوا فێری ئەم دوعای و ئەم نوێژەیە کردن با ئەمە زیندوو بکەین و ناو خۆمانە نەوەکو خەڵکی ڕوو بکە لە فاڵگرەوەکان لە قاوەگرەوەکان لە ساحیرەکان لە جادوبازەکان ئەو کاتە دین و ئیمان و زۆر جار ڕەوشتی خۆشیان لەدەست ئەدەن لای ئەو کەسانەی کە دینیان نییە و خاوەن ڕەوشتی ژنین بێگومان لە حەقیقەتە و نمونەش زۆرە ڕەنگە بینەرای بەڕێزی نمونان لابێ کە ئەو ساحیرانە چیان بەرامبەر خەڵکی کردووە لە خراپە لە فێرکردنی کوفر و شەریک بە خوادانان و تەنانەت کاری بەدڕەوشی و خراپەکاری داواکارین لە خوای پەروەردگار وامان لێ بکات کە فێری دینەکەی ئەو بین و هەروەها تەطبیقی بکەین لە ژیانمان و ئەوەی خێرە بۆمان نزیک کاتەوە شتڕ لێمان دوور خاتەوە بە فەضڵ و منەتی خۆی بە چاکە و ڕەحمی خۆیمان لەگەڵا بکە بە خراپەی خۆمانمان لەگەڵا نەکا هەتاوەکوی ئەوارەیەکی تر لە ئێوارەکانی ئامۆژگاری لە خزمەتتانە ئەبینەوە جارێکی تر بەخوای گەورەتانە سپێرم والسلام